باش لە دیدارێکی تایبەت لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویستین دوای ئەوەی ئەمڕۆ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە دوای ڕاگەیاندنی ئیدارەی سەربەخۆی سۆران یەکەم سەردانی فەرمی بۆ ئیدارەی سەربەخۆی سۆران ئەنجامدا. دەمانەوێت وردەکاری سەردانەکەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە زاری سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆرانەوە بزانی، لەگەڵەوەی کە ئەمڕۆ ڕۆژێکی پڕ لە کار و چاڵاشی بوو بۆ سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران کە یاوەری سەردانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانی کرد بۆ ئیدارەی سەربەخۆی سۆران. هەندێک وردەکاری ئەو سەردانە و دیدارەکانی لەگەڵ بەڕێز هەڵگورد شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران گفتوگۆکەین. کاک هەڵگورد ماندوو نەبن. ڕۆژێکی چۆن بۆ ئەمڕۆ بۆ ئیدارەی سۆران؟ ئەمڕۆ بە نسبەت تەواوی ئیدارەی سۆران ڕۆژێکی دەتوانم بڵێم ڕۆژێکی مێژووی بوو، چونکە دوای 2 ساڵ و نیو بەسەر ڕاگەیاندنی ئیدارەی سەربەخۆی سۆران ئەو سەردانەی جەنابی سەرۆکی حکوومەت نەک تەنها بۆ دانانی بەردی بناغا بەڵکو بۆ سەردانی دیوانی ئیدارە و کۆبوونەوەی لەگەڵ تەواوی ستافی ئیدارە لە خامۆکان و بەڕێوەبەرگشتەکان خۆی لە خۆیدا پاڵپشتێکی تەواوی معنەویە بۆ ئەو ئیدارەیە. من ئەوڕۆکە لە وتارەکەش ئیشارەتم پێدا کە جەنابی سەرۆکی حکوومەت بەنسبەت ئاوەدانی چاوەڕی ئەوەی نەکردو کە سەردانی ئێرە بکاتووە بزانێت چی پێویستەوە چی پێویستە، بەڵکو ئێمە ڕاست پاردووە کە دەست بە ئاوەدانکردنەوە بووە، دەست بە جێبەجێکردنی پرۆژە خزمەتگوزاریەکان بکەین هەر لە ڕاستەوە خۆ دوای ڕاگەیاندنەوە ئیدارەیە. بۆیە ئەمڕۆکە لە سەردانی جەنابیان لەو کۆبوونەوەی کە لەگەڵ جەنابیان کردمان هەم ئێمە وەکو ئیدارە بەرچاوڕێنێکماندا جەنابیان کە ئەو پاڵپشتی مادی و معنەوی لە 2 ساڵ و نیوە ڕابردووی جەنابیان بۆ ئیدارەی سەربەخۆی سۆران چۆن بووە و ئێمە چۆن هەڵسوکەوتمان کردووە و چۆن ئەو پرۆژانەمان جێبەجێ کردووە، چۆن هێخستمانە خزمەت هاوڵاتیان. تەواان ئەوە هەمووی لە سەر دەستی جەنابیان بووە. لەوێ کۆبوونەوەیکی باشمان کرد. دوای تەوابوونی کۆبوونەوە کە تاوان هاتین بۆ شوێنی مەراسیمی دەرانی ئەو پرۆژە استراتیزیانەی ئەمڕۆکە لە سۆراندانرا. باش کۆبوونەوەکە لە ئیدارەی سەربەخۆی سۆران بەڕێوە چوو کە بەڕێزیشت و بەڕێوەبەرە گشتی و قایمقامەکان لەوێ بوون. زیاتر چی باس کرا؟ ئایا خواست و داواکاریەکی واتانگەیان لە سەرۆکی حکوومەت؟ تەواان ئێمە لەو کۆبوونەوەانە چونکە ئێمە کەناڵێکمان هەیە کە ڕاستەوخۆ پەیوەندی لەگەڵ وەزارەتە پەیوەندیدارەکان، یعنی یەکێک لەو بڕیارانەی ئیدارەی سەربەخۆی سۆران شۆڕکردنەوە دەسەڵاتەکانە. یعنی ئێمە ئێستا دەسەڵاتی ئەومان هەیە کە ڕاستەوخۆ پەیوەندی بە وەزارەتە پەیوەندیدارەکان بکەین، بە دیوانی ئەنجومەنی وەزیران بکەین و خودی نووسینگە جەنابیشانەوە بکەین. بۆ ئێمە ئەو هەوڵانەمان پێشتر هەبووە و وەڵامدانەوەی زۆر باش و خێراشی هەبووە. بۆیە لەوانەیە پێویست نکاتن لە کۆبوونەوەی ئەوە ئێمە هەموو بچینە وردەکاریەکانی کە چیمان پێویستە لە سۆران، بەڵام بەدڵنیاییەوە ینی گوێی لە بەڕێز قایمقامەکان و بەڕێوەبەرە گشتەکانیش ڕاگرت. تەواان بۆ جەنابی سەرۆکی حکوومەتیش ینی باشە کە ئەو دوای ئەو هەموو پاڵپشتیایی بۆ ئیدارەی سەربەخۆی سۆران کردوێتی لە ماوەی ڕابردوو بزانێت کە دەرەنجامەکانی چی بوو. هەرچەندە ئەوە بە شاهێدی هەموو خەڵکی هاوڵاتیانی ئیدارەی سەربەخۆی سۆران شاهدی ئەو دەدەن کە دوای ڕاگەاندن ئەو ئیدارەیە جەنابی سەرۆکی حکوومەت بەڵێنەکانی هەموو بەجێگەیاند و ئێمەی ڕاستپارکەوە پرۆژانە بکەین. بەڵام ئەو نزیک بوونەوەیە و ئەو سەردانە و ئەو کۆبوونەوەیە بۆ ئێمەی ستافی ئیدارەی سەربەخۆی سۆران پاڵپشتێکی معنەوی بوو، گڕوتینێکی کەیدا بە ئێمە بۆ ئەوەی ئێمە زیاتر خزمەتی هاوڵاتیان بکەین و زیاتر ببین بە پردی متمانەی نێوان هاوڵاتی و حکوومەت. ئەجەمن لەسەرەوە پرسیارمە بگوتم هاتنی ئەو پاڵپشتێ گرنگەی بۆ ئێوە واتان لەیەکا کە ئێوە لە جاوەی کە 2 ساڵ و نیوی ڕابردوو کۆمەڵی کار و پرۆژە کراوە، بەڵام بە هاتنی ئەو گەرم و گورتر بن لە کار و پرۆژەکان. بەدڵنیاییەوە بە تایبەتی لە نزیکەوە گوێڕاگرتن لە هەموو ئەندامان و تیمی ستافی ئیدارە خۆی لە خۆیدا وکە باسم کردە پاڵپشتێکی معنەویە بە ئامادەبوونی جەنابی وەزیری ناوەخۆش لێوێنران. بۆ ئێمە ینی ڕووداوێکی دەتوانم بڵێم مێژووی بوو لە ماوە کەمێکە
ئیدارەی سەربەخۆی سۆران دەست بەکار بووە. دەمێک بوو باس لەوەکرا کە سەرۆکی حکومەت سەردانی ئیدارەی سۆرانەکەەوە بەشێک لە بەرپرسان و هاوڵاتیانش لە چاوەڕوانی ئەوە بوون. سەردانەکەی دواکەوت یا کار و پرۆژەکان یا بەرنامەی و ئەخواست کە سەردانەکە لەو کاتە بێ. سەردانەکەی جەنابیان زووتر بڕیار لە سەردرا بوو بەخۆی بەڵام بەهۆی خۆتانەزان ئەو بارە نا لە بوارەی کە ڕوویدا بە تایبەتی لە بابەتی موچە و ئاڵۆزیەکانی نێوان حکوومەتی فیدرال و حکوومەتی هەرێمی کوردستان بۆیە ئەم سەردانی جەنابیان دواخرا و ئەو بەرنامەش ئەو پرۆژانش لە بەرنامەدا بن کە بەردی بناغیان دابدرێتن بۆیە دیارە دوایین جار بڕیا لەسەرەوە درەکە لە ئێستادا سەردانی ئیداری سەربەخۆی سۆران بکاتن و بەردی بناغی ئەو پرۆژە استراتیزیانە دابنێن هەندێکیان چوو بوونە بواری جێبەجێکردن بەڵام بە فەرمی دەست بەردی بناغیدانە نرابوو. ئەمڕۆکە ینی بە تەوابوونی ئەو پرۆژانێکە ئەوڕۆکە بڕیاری لەسەردرا دەتوانم بڵێم سۆران دەسێتە خۆناغەشی دیکە. ئەمە گرنگە بۆ ئیدارەی سۆران هەم سەردانی سەرۆکی حکوومەت هەم دانانی بەردی بناغی ئەو پرۆژانە بەڵام ئەمەوێ لە زاری جەنابتەوە هەڵوێستی سەرۆکی حکوومەت بۆ ئیدارەی سۆران بە شێوێکی گشتی چۆن بوو ڕازی بوو لەو کاروبارانێکە کراوە. هەمڕۆکە لە کۆبنەوەکەی بە جەنابیانمان گوت کە ئێمە دەمانەوێت جێ لە جەنابتان ڕابگرین زیاتر و دەمانەوێت ئەگەر هەڵسەنگاندنێکی لە دوورەوەش کرابێتن هەز دەکەین بزانین و ئێمە هەموو هەوڵ و تەخەلاکمان بۆ ئەو بووە کە ببینە جێی متمانەی هەم جەنابی سەرۆکی حکوومەت و هەمیش هاوڵاتیان بۆیە ئەو هەڵسەنگاندنە ینی زیاتر باشتر بۆ خودی جەنابیان بێت و بۆ هاوڵاتیانی ئیدارەی سەربەخۆی سۆران بێتن چەندە لە ئادایی ئیشکردنیمە ڕازینە کەسمان بێکەم و کوڕینە بەڵام ئێمە هەوڵمان داوە ئەو وتانەی کە جەنابیان باز دەکاتن بە تایبەتی لە بوارەکانی چاکسازی لە بوارەکانی خزمەتکردنی هاوڵاتیان لە بواری ڕێزگرتنی هاوڵاتیان لە بواری جێبەجێکردنی پرۆژەکان بە کوالەتی باش و بە شێوەیەکی خێرا ئەوانە هەمووی ڕاستپاردەکانی جەنابیانە ئێمە تا چەند توانیتمان ئەو پەیامەی جەنابیان بگەێنین و تا چەند توانیتمان بەکردار ئەو پەیامانە بۆ هاوڵاتیانی خۆمان لە ئیدارەی سەربەخۆی سۆران بەجێ بگەینین ئەوە دەتوانم ینی بڵێم ئەو هەڵسەنگاندنە لەوانەیە خەڵکی ئیدارەی سۆران لە هەموو کەس بتوانێتن ئەو هەڵسەنگاندنە بۆ کارەکانی ئێمە بکاتن و ئەگەر ئەو کەم و کوڕیەکی شە بووە ئێمە بە بەردەوام کار لەسەوە دەکەین کە ئادایی ئیشکردنمان باشتر بکەین و هەرواشە دائیمەن دەڵێم ئەگەر دەبێ ئەمڕۆکەت باشتر بێتن لە دوێنێ بەیانی دەبێ باشتر بێتن لە ئەوڕۆ و هەروەها ئەوها بێتن نابێ وەکو بە یەک شێو بمێنەوە بە بەردەوامین ئێمە لەو کارنێک کە بڕوامان پێ بە تایبەتی ئەوانەیە کە جەنابی سەرۆکی حکوومەت قەناعەتی پێوە چاوی ئەوەشی هەیە کە ئێمە ئەو پەیامانی جەنابیان جێبەجێ بکەین. ئەو وەڵامم دەست نەکەوت لە زاری بەڕێستان هەڵسەنگاندنەکەی سەرۆکی حکوومەت چۆن بوو پێوەرەکان هەنە و باش و زۆر باش و نایە بوو و پەسەند و ئەو لەو کۆبوونەوەی باس لەو نەکرد کە باڵێ ئەو هەڵسەنگاندنەی باس نەکرد بەڵام بە شێوەیەکی گشتی دەرچی هەست ینی باسی لەوە کرد کە بڕیارەشی دروست بووە و ئیدارەی سەربەخۆی سۆران دوای ئەو بڕیارە توانیوێتی کە لەو ماوە کەمەی کە ئێمە چونکە ئێمە کە ئیدارە ڕاگەیاندرا ئێمە پارێزگایەکمان دروست کرد لە سەرەتاوە ئەوەی جێگای خۆشحالیە ینی لە ساڵی یەکەمیشەوە کە ڕاگەیاندرا ڕێژەی جێبەجێکردنی پرۆژەکانمان لەسەر ئاستی هەموو ئیدارە و پارێزگایەکان لە پێش هەر هەمویان بووە بەدڵنیایەوە جەنابیان ئەو ڕاستیە دەزانێتن و کە سەردانی ئێرانشی کرد پێش ئەوەی سەردانی ئێرانە بکە خۆی ینی زانیاریی هەبوو لەوەی کە ئێمە چۆن ئەو پرۆژانە دەخینە خزمەت هاوڵاتیانەوە. کاکەڵگورد لە کاتی دانانی بەردی بناغی پرۆژەکان بەر لەوەی لەگەڵ سەرۆکی حکوومەتی هەرێمدا بنیشن سەیرێکی ئەو دەوروبەرەتان کرد لە زمانی جەستە و ئاماژە ئەوە ئەخوێندرایەوە کە بەڕێستان ئاماژەتان بۆ هەندێک دەکرد بۆ سەرۆکی حکوومەت باسی چی کراسیە؟ سەرۆکی حکوومەت ڕێزدار مەسرور بارزانی یەکێکە لەو سەرۆک وەزیرانە کە کەسێکی زۆر بەدیقەتە ینی کە بە شوێنێکدا تێدەپەڕێ
تێبینیەکانی بە لەسەر بچووکترین شتیش هەیە یعنی کە دەستمان بە کۆبوونەوە کە کرد یەکسەر دوو تێبینی کە تێبینی کردبوون حتا لە دروستکردنی ئەو زۆساییدە کە ئێستا لە بەردەم ئیدارەمان دروست کردووە ئەلەوێ تێبینیەکی کردبوو کە تێبینەکەی زۆر لە جێ خۆی بوو و ئێمە دەمانزانی ئەو تێبینە تێبینەکە لەسەر دیزایانی شەقامەکە بوو ئەو شەقامە طبعاً شەقامەشی چلمەتریە بەڵام زێدەڕەوی زۆر لەسەر کرا بوو ئێمە هەوڵژی زۆرماندا تا ئەو شەقامەوەکە خۆی جێبەجێ بکەین بەڵام خۆتان نەزانن لە ئیدارەی سۆران ئەو زێدڕوانەی کە کراینە تا شەقامێک دروست دەکەین ئەو شەقامی چلمەتری ئێستاوە خۆلی بوونەکان ئاسان نەبووە تا دروستمان کردووە ئەو هەموو خانووی لەسەر بووە ینی هەڵگرتنی ئەو هەموو خانوانە ئەو هەموو ماڵانە بۆ ئەوێت و شەقامێک بکەوە لەوانەیە ئاسان نەبێتن هەرچەندە ئێمە بە جەنابیانەمان گوت ئەوە نابێتە وەکو پاساو بۆ ئەوەی پرۆژەیەک بە باشی نەکرێت بەڵام مەبەستم ئەوەیە کە جەنابیان زۆر وردە یعنی چەند پرۆژێش کە لە ڕێگا بینی بووی پرسیاری کردکە و پرۆژانە چینەوە بۆ دەستکاری سروشت کرایە جەنابیان زۆر دیقەتی لەو بابەتە بە دیقەتە کە هاتینە سەر پرۆژەکان ئەوەی کە من بە جەنابیانم باس کرد لە دیزانی پارکەکەی پارکی نیشتیمانی کە بۆ جیانابیان لەسەر بە ڤیددیۆ شەرەحمان کرد ملاحەزەی لەسەرەوەی هەبوو کە ئەو شەقامەی کە بەناو پارکەکەدا دەسیتن لەوانەیە لە ڕووی سەلامەتیەوە دروست نەبێتن کە ئەو پارکە دەکاتە دوو پارچە بەڵام لێ بە جەنابیانم شەرح کرد کە ئەو پارکە ئەو شەقامێک کە بەناو پارکەکەدا دەسیتن پردا نەک بەناو شەقامەکە بۆم شەڕ کرد کە پارکەکە دەچێتە بن جسرەکە پردەکە بە پێچوانەوە سیمایکی جوانتر بە پارکەکە دەبەخشێتن و لەوێ سنووری پارکەکەم بۆ دیاری کرد کە چۆنەوە سنووری ڕێڕەوی شەقامەکەشم بۆ دیاری کرد کە لە چێنرانەوە پردەکە دەستپێرەکەەوە لە چێنرانەوە کۆتایی دێتن بە ڤیددیۆ هەی بوو بەڵام پێمان باش بوو مەدانیان ڕوونکردنەوەیەک و بەرچاوڕنیێکی بدێنێت کە ئەو پرۆژەیە بەس شێوێک جێبەجێ دەکرێت لە کاتی داخل بوونی بڵانگەر بۆ ئەو شوێنانەیەکەوێتە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران تا گەیشتە ئیدارە ئەو تێبینیانەی کە هەبوو بێ ئێوە کاری لەسەرەکەن بۆ ئەوەی ئەگەر لە پرۆژەیە کەم و کورتێک یا بیرۆکەیەکی ئەو بە تەواوی جێبەجێ بکەن ئەوەی جێگای خۆشحاڵیە ئەوەیە یعنی ئەمە لە ژێر ڕاستپاردەی سەرۆکوەزیرانێک کار دەکەین کە ئەوەندە ورد و بە دیقەت بێتن ئێمە دەبێ زیاتر ینی لە کاتی جێبەجێکردنی پرۆژەکان زیاتر وردبین بین زیاتر بە دیقەت بین و من خۆشم ئەو بە هەمان شێوە ئەو کێشەیەم هەیە لەگەڵ زۆرجار لەگەڵ ستافەکانی خۆشمان ینی دائیمە لە جێبەجێکردن و کوالەتی پرۆژەکان کێشەیەکی زۆرم هەیە و لە خلال ئەو 2 ساڵە کارێکی زۆر مەسەر کردو کە ئەو پرۆژانە بە کوالەتی باش و بە دیزایانی باش جێبەجێ بکرێن بەڵام دەنەتیجا من بەرپرسم لەوانە کە پێیان دەڵم بکەن و جەنابیشان بەرپرسی ئێمەیە ئەویش حەقیقەتی کە ئەو تێبینیانە بە ئێمە دەراتن بەڵام ئەوەی کە جێگای دڵخۆشی ئەوەیە کە ئەوە گەر بە نمونە بهێنینەوە ئەوە دلالت لەوەی دەکاتن کە سەرۆکوەزیرانێکمان هەیە چەندە بە دیقەتە لە جێبەجێکردنی ئەرک و کارەکانی لە حکوومەت ئەوە طبعاً ڕنگدانەوەی دەبێتن بۆ ئێمە شکە لەژێر ئەو حکوومەتە بتوانین کار کاکەڵگوور ئەو بەدیقەت بوونەی سەرۆکی حکوومەت ئەرچی ئێوە گرانترەکە یان کارەکان باشتر دەکات نا طبعاً باشتر دەکاتن ینی خۆرستر تەمان قڕستر دەکاتن بەڵام دەنەتیجە کارێکی باشتر دەبێت و ئەنجامێکی باشتری دەبێتن من خۆشم ینی بەو بابەتەوە زۆر سەرخاڵم وە من جەنابیشان باوی ئەوەن دەزانم کە تێگەیشتنی لەو بابەتانە چۆنە هەنی هەتا کە باسی پرۆژەیەکی لەگەڵ دەکەی یان باسی هەر شتێک لەگەری باز دەکەی دەبێ بە شێوەیەکی ئەکادمی و بە شێوەیەکی داتاوە بە شێوەیەکی پرزنتیشن بتانی باسی ئەنی تا بتانی بەرچاوڕوونێکی هەبێتن یعنی بۆ من خۆشە ینی بۆ من ئیشکردن لەگەڵ جەنابی سەرۆکی حکوومەت زۆر خۆشە و هەموو ئەو ڕێنمایانش کە جەنابیان بە ئێمە دەداتن ئەمڕۆکە باسم کرد لە وتارەکەم گوتم هەوڵێکی جددیمان داوە کە ڕاستپاردەکانی جەناب بۆکە خۆی جێبەجێ بکەین هیوادارین لە ئاست متمانی جەنابیان هاوڵاتیان بین
دلالت لەوەی لە کار ڕاستپاردەکانی جەنابیان بەدیقەت و وردن. باشە کاکەڵگوور یەک لەو پرۆژانەی کە ئەمڕۆ بەردی بناغیدانرا ئەندەرپاسە ئەمە هەم دەستکەوتێکی کابینەی بۆ ئیدارەی سۆران هەمیش لە ڕۆی قەرەباڵغی و جەنجاڵی و سیمای شار و دەواازەی ئیدارەی سۆران جوانتر ناکات؟ بەڵێ طبعاً ئەمە با بڵێن بەرزە پردی نامان لەنا بەرزە پردی دەواازەی سۆران ئەو بەرزە پردە یەکێک لە ئامانجە سەرچیەکانی ئەوەیە ئەو بار هەڵگرانەی کە لە دەواازەکانی حاجی مەرانەوە دێن بۆ سۆران و بۆ شارەکانی دیکە دەچن بۆ ئەوەی کێشە بۆ هاتوچۆی خەڵکی ناو سۆران دروست نەکە چکە مێک دەواازەمان هەیە نانی بزانیت پێشتر ئەو هەموو ترلانە هەمووی بار هەڵگرەکان بە پێش نەخۆشخانە ئاشتیدا لە سۆرانەوە کێشەی زۆر زۆری دروست دەکرد بۆ ئەو هاتوچۆی وە نێوانداتن گەشتیاریداتن ئەوە ئەم کێشەیە چارەسەر دەکا و بە دڵنیاییشەوە کە دێ ناو شاری سۆران ئەو بەرزە پردەت لە پێشە حەز دەکەی کە ینی سیمای شار گۆڕاوەوە حەز دەکەی کە داخلی شارێک بووی سیمای جیاوازە لەگەڵ پێشتر. کاکەڵگوور لەنێو پرۆژەکانەوەی بینین زیاتر ئەوەی کە پشتی شێری بەرەکەوێ بابەتی ڕێگاوبانە ئاستی ڕێگاوبانەکانی ئیدارەی سۆران ئەوەندە خراپ بوو کە ئێوە زیاتر سەرقاڵی ئەو بابەتە بنکار و پرۆژەکان زیاتر بخرێنە ئەو خزمەتە؟ ڕێگاوبان شادەماری بژانەوەی شارە هەر پرۆژێک ئیسلامە بتمانەوە بیکەین دەبێت پێشتر ڕێخۆشکەری بکەین ئەو ڕێخۆشکەرش لە ڕێگایەکانەوە دەست پێ دەکات. هەر پرۆژێکی استراتیزی لە بەتایبەتی لە ڕووی وەبەرهێنانەوە لە ڕووی گەشتیاریەوە لە ڕووی کشتتوکالنەوە لە ڕووی بازرگانیەوە ڕاکێشانی دەستی وەبەرهێنان تۆ دەبێت ڕێگاوبانەکانت وەکو پێویست بن و سۆران کرابێتەوە ینی سۆران تقریبن قەپات بوو لەگەر شوێنەکانی دیکە ئەو ڕێگاوبانی کە سۆرانی دەبەستەوە بە هەولێر و بە شارەکانی دیکە وەکو پێویست نەبوو نەدەتوانرا ئەو هەموو جوڵە بازرگانیە و جوڵە گەشتیاریە و کشتتوکاڵیە و خەڵکی ئام ئەوەی نەدەکرد ئستیعابی نەدەکرد بۆیە یەکەم هەنگاو ئەوێت تۆ دەبێت ڕێگاوبانت دروستکەی ئەو جا بێ سەر بابەتەکانی بۆ نمونە ئێستا پرۆژەیەکی گەشتیاری کە ماستەر پلانێک و جەنابی سەرۆکی حکوومەت خۆی سەرپەرشتی دەکات کەەوە پرۆژێ جێبەجێ دەکەی هێکۆ خۆ خەڵک مەسەرن بە فڕۆکە ناتێرکان دەبێت ئەو ڕێگابان هەبێت و ئەوی خەڵک بێ سوود لەو پرۆژان وەربگرێتن دەبێت و بەرهێنەر دوو دڵ نەبێتن کە دێتن بزانێتن کە دێ ئەو ئیسtisمارە ئەو پارە لێ سەر بدەکە ئەنجامی دەبێت و بەرهەمی دەبێتن بۆیە بەڕای ئێمەوە ڕێگاوبان شادەمارە بۆ ئەوەی ئێمە بتوانین بپڕژێنە سەر پرۆژە استراتیزیەکانی کەرتەکانی دیکەی وە بەرهێنان و گەشتیاری و پرۆژەکانی دیکە قسەکانی خۆت باس لە فڕۆکە خرت دەبێت ئیدارەی سۆران پێویستی بە دروستکردنی فڕۆکەخانەیەک نەبێت بەدڵنیاییەوە ینی لەوانەیە بەرنامێکی درێژخایان بێتن بەڵام لایانی کەم ئێستامە بتوانین ڕێگاوبانەکانی سەرزەوی دروست بکەین باشتر بکەین ئینشاڵڵا لە مستاوەڕێویش دەبێت. کاکەڵگورد نزیک دەبینەوە لە یادی 3 ساڵەی ڕاگەیاندنی ئیدارەی سەربەخۆی سۆران لەو ماوەیە ئەگەر تۆ بە ڕێگایەک دابڕیا بە شاخێک سەرکەوی تا کوێی ئەو شاخە چوونە ئەوانەی لەگەڵ تۆنە ئەو شاخەوانانە هەموو شاخەوانی باش و شارەزانە و کە ئیدی بتوانن ئەو ڕێگایە دوورە ببڕن ینی تۆزێک قرسە ئەوە سەنگانێنە بە خۆت بۆ خۆی بکەیت بەڵام ئێمە ئەو جارێک لە بەرنامەکان کە پرسیاری ئەویان لێ کرد خانوویەک تعمیر بکەوە یان زەویەک خانوویەک لەسەر زەویەکی ڕاست دروست بکەیت ئەوەی ئێمە ئەو تعمیراتە کاتمان زۆر لێ دەبا یعنی ئەو هەموو پرۆژانێک کە کردمان بوو ئەوەی ئەوڕۆکە جەنابی سەرۆکی حکوومەت شکە تێبینی لەسەر هەبوو هەموو دەرەنجامی ئەوەیە کە ئێمە لە زۆر شوێن ینی شارێک تقریبن بەجێ دەڕۆی دروست بووە جێبەجێکردنی پرۆژەکان زۆر زەحمەتە ینی ئەگەر ئەو کێشانەمان نەبا ئێستا کە ئەوەی کرایە جارانی دوی بکە زیاتر دەکرا چونکە ئێمە وەختێکی زۆرمان مەسەرم بۆ نمونە ئەو جۆ سایدی دیێلیزیان کە بۆ پێش ئیدارە دەڕوە پارێکە بڕیار لێسەر درابوو یەک پرۆژە بوو لە پێش زانکۆ تا دەگاتە ئیدارە یەک قۆناغ بوو بەڵام کێشەی زێدەڕۆی هەبوو ینی تا ئێستاش پرۆژەکەش وا جێبەجێکرا ئێستان
کێشەی کەمانمە باش ئێستا زێدەڕۆی زۆر باسەکەیت ئەوە من نەهینە باش لە پرۆژەکانی دیشەمە وەکوزاری کرمانجی کە بە دوواداچوونەکەن یا راپۆرتەکەین بەڵێندەرەکان باس لەوەکەن خانوویەک دیوارێک شتێک بربەستە لە بەردەمیان کە بابەتی زێدەڕۆیە چی ئەکرێ بۆ ئەوی هەوڵێک بدرێ ئەو زێدەڕۆیە نەمێنێ پرۆژەکانیش خێراتر جێبەجێ بکرێت لەبی هاوڵاتیان هاوکار بن لەگەڵمان ینی بابەتە گشتەکان بێخنە بەر بابەتە تایبەتیەکان زۆر جاری وە هەبووە خانوویەک بووە تەنها لەوانەیە مەترێک 2 مەتری حوشەکەی یان ئەوە بەبەرکەوتوبیان پەرژنێکی یان باخچ ینی ئەوەندە میماندی کردیە زۆر جاران نەمانتوانیوە ینی پرۆژەکە بە خێراییی زۆر جێبەجێ بکەین ینی گەرێستا بپرسم بڵێم زێدەڕۆی هەیە و ڕێگر بوو بێلەوەی کە پرۆژە ئەنجام نەدرێ بە دڵنیاییەوە هەیە ینی چکە زۆر شوێن هەیە مەسەرەن شوێنە هەیە سەوزاییە ئێستا دوانەیە 50 خانی لەسەر چاکرا بێت ئەو سەدخانێک و هەردەگر دەکەێت سەوزایی بۆ نمونە سەوزایەکە شوانە کێشە نەبیتن لە شوێنێککە بتان عزیب بکەنەوە بەڵام بابەت ڕێگاوبان ینی دائیمان ئەو ڕێگاوبانانە کەرەتەوە فراوانی بکەی یان نەک فراوانی بکەی وەکو خۆی جێبەجێ بکەی خەڵکێک تەزاوزی کردێتەوە سەر حرەمی شەخامەکان بە شێوێکی گشتی ئەرچیمەی قڕس کردیە یعنی وەختت دەبا ینی لێرە پێویستان بە هاوکاری هاوڵاتیانە بە دڵنیاییەوە باش کاکەڵگورد لەنێو پرۆژەکان ئەوەی زۆر گرنگ بۆ خەڵک چاوەڕێکری بابەتی کارگەی ڕیسایکلینیش بەردی بناغیدا بندرێ باس لەوە شەکرا کە هاوشێوەی زاخۆ کۆڕنیشێک لە ئیدارەی سۆران هەبێ بۆ ئەمە چی کراوە ئەوەی ڕیسایکلینگ بە خۆشحالی وەکو باسم کرد ئەوڕۆکەش کارگەی ڕیسایکلینگ لە ماوەیەکی نزیک بەردی بناغیدا دەندرێت دەچێتە بواری جێبەجێکردن بابەتی کۆڕنیشیش ئێمە ئەمڕۆکە پارکی ئیسخەلاشمان هەبوو بەڵام پارکی ئیسخەلا بۆ قۆناغی دووەم دامانە بۆ ئەوەی کا لەسەر کۆڕنیشەکە بکەین کۆڕنیشێک ئەوەی ناو گەلی ئێستا دیزاینەکەی تەواو بووە بە کۆڕنیشێکش لە کاولەکان کاری لەسەر دەکەین ئەوەی ئیسقەلامان بۆ دواخست بۆ ئەوەی بتوانین هەردوو کۆڕنیشەکە و پارکەکە بکەینە یەک ئەنی بێ کۆبی بەستینەوە دیزاینەکەشی تەواو بە ئیسخەلای بەڵام ئی کۆڕنیشەکە کاری زیاتری دەوێتن ئەمە شوێنی زۆرمان هەیە بۆ دروستکردنی کۆڕنیش ئەوە لە بەرنامە ئێمەدا ئیشەڵا لە هەنگاوی دووەمەوە دەخین ئەوەشە لە چوارچەوەی ماستەر پلانە گەشتیاریەکەی سەرۆک حکوومەتەکە جێبەجێکرێتن باشە کاکەڵگورد ئەگەر بێمە سەر ئەو پرسیارەی دروستکردنی بەنداوی شێشەکە لەوانەی هاوڵاتیان زۆر داواکەن بە تایبەتی ئێرە سەرچاوی ئاوی زۆرەوە تایبەتی باران کە ساڵ ڕێژێکی زۆر بارانباریوە لە هەموو قەزاکان 1000 ملیم بارانباریوە لە ئیدارەی سۆرە بەنداو لە پلان و بەرنامەی هەڵگوڕ شێخ نەجیب وەکو سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران یەکێکە لە پلانە استراتیژیەکانی من دروستکردنی بەندا و گلدانەوەی ئاو چونکە من دەزانم ینی ئەو کاتانی کە هاوینێ و کە بابەتی کێشەی وشکە ساڵیمان هەیە ئێستا کێشەی هەموو دنیا لەسەر ئاوە لەسەر نەوتی سپینیە ئەوەی گرنگیشە بە نسبەت ئیدارەی سەربەخۆی سۆران سەرچاوی ئەو ئەوانە هەمووی لە ناخودی ئیدارە سەربەخۆی سۆرانە بۆیە بەڕاستی دەبێت پەدە لەو بابەتە بکرێتن و خودی جەنابی سەرۆک حکوومەتیش زۆر محتەمە بەو بابەتە تر ئەمە دراسی دیزانی چەند شوێنێکمان کردووە ئێستا لە بەرنامەدایە تا دیزاینەکانی تەواو ببتن ترکار لەسەر میکانیزمی جێبەجێکردن دروستکردن ئەو بەنداوانە بکەین باشە دوو پرسیارم زۆر بە کورتی ماون تەواوی دامەزراوە پێویستەکان لێرە کراونەتەوە بۆ ئەوەی هاوڵاتی پێویستی بە هەولێر نەبێ بۆ ڕایکردنی ئیش و کارەکانیان ئێستا تا حەدێکی زۆر باش بووە ئێستا ئەمە ئەم تەقریبا ئەولانە پەیوەندیدار هەنە لێرانە ئێمە دەتوانین ئەو هەماهەنگی و هاوکارە دروست بکەین و بۆ ئەوەی بتوانین سوود لەو دەسەڵاتانە وەربگرین یعنی هەرکردنەوەی بەڕێوەبەرایەتێک نەبێتن دەسەڵاتەکانی ئەو بەڕێوەبەرایەتیانە چینە و ئێمە هەوڵ بدەین بە بەکارهێنانی و دەسەڵاتانە کێشە و گرفتەکانی ئێرە چارەسەر بکەین یان شتێکمان هەیە ئێمە بتوانین لێرانەوە ڕای بکەین و خەڵک پێویست نەکاتن
سەردانی دەرەوەی دارە سەربەخۆی سۆران بکە. کاکەڵگورد کاتە تۆ ئەبینین چ لە پرسێکبی لە بابەتێکی کۆمەڵایەتی بی لە چاڵاچێکبی خەڵکێکی زۆر ڕووی داواکاری لە تۆ ئەکە بۆ ئیدارش بە هەمان شێوێ ئەمە دەرخەری ئەوەیە کە ئیشوکارەکان لە دام و دەستگاکان وەکو پێویست ناڕۆن و خزمەت ناکرێن یان یانەوێ ئیلا تاکو تۆ نەبین و داواکاریەکە نەگەێنن بە تۆ ڕازینینە. ئەو بابەتەکە دەبی بە جدی ئیش لێسەر بکرێتن چونکە بۆ خۆشم کاتێکی زۆرم لێ دەبا و هەبوونی ئیدارێکی سەر بەخۆ شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان ئەسڵم بۆ ئەوەیە کە خەڵک بتوانێت ئیشکارەکانی خۆی لە شوێنی خۆی ئەنجام بداتن. ئەگەر وای لە هاتێەوە هەموو شوێنەکان و هەموو لایەنەکان و هەموو بەڕێوەبەرایەتەکان و هەموو قایمقامەتەکان ئیشکارەکان هاتۆ لای من ئەو کاتە من ئیشە سەرچیکی خۆموانێ نتوانم بکەم. ئێمە کارشی زۆرمان لەسەر ئەو بابەتە کردەوە بەردەوامیشین دەبێت ینی هەنگاو بە هەنگاو وای لێ بکەنێت کە هەر کەسە و بتوانێت ئیشی خۆی بکاتن وەکو ئینگلیز دەرێت دیسنترالایز تا بتوانین بەرهەمی باشمانە بێتن چونکە ئەگەرنا نە ئەو دەتوان ئیشەکەی خۆی بکاتن کە خەڵک سەردانی ناکە نامیش دەتوانم ئیشە سەرچەکەی خۆم بکەم کە پلانی استراتیژی ئەو شارێ و مەشاکل استراتیژیەکانە ئەگەر شۆڕ بوونە هەموو وردەکاریەکانی ئەو چێشە و داواکاریانە لەوانەیە ناتوانم بەڵام لە نەتیجەش ئێمە ناتوانین دەرگە بەسەر خەڵکدا بخەین دەبێت هەر چینە بێ قەنەعەتیان پێ بین کە ئەگەر نەشکری بۆ ناتوانین بیکە. لەو زیاتر لەو 2 ساڵ و نیوە لەوەی کە ئەوەرکەت وەرگرتووە چی زۆر سەرقاڵی کردووی هیلاچی کردووی یا دڵی گران کردووی؟ وەکو باسم کرد ئێمە کە پرۆژەکان جێبەجێ دەکەین بابەتی زێدەڕۆی کات و وەختێکی زۆرم لێ دەبا و ناڵێم ینی هاوڵاتیانی سۆران تا حدێکی باش هاوکارن بەڵام کێشەیەکی کەلتوریمان هەیە خەڵک تەنها ئەوەی بە ئی خۆی دەزانانی ئەوەی لە ناو سنوور و سیمی و سیاجیویە ئەوەی پشت ئەو سیازە بەی خۆی نازانێتن مەسەلەمە باز دەکەن درێنکاکە ئەتوو باجاریت و دەرکیت و لەسەر جادەی نەبیت هەر بۆ سەلامەتی خۆت و ماڵ و منداڵت ئەو شۆڵدەرەکە دروستی دەکەین بۆ ئەوەی کەم دێ دەرەوە مەجاالەکە ببی نەگەێ سەر جادەی لەنەتی جا ئەو شۆڵدەرە بۆ خۆتە تۆ بەکاردینەوە ئەوت بەکاردینی ئەوە قەنعەتیان وەرزانانی ئیلە دەبی سیاجی دیوارەکەی لەسەر زادەی بتن دەنا ئیل ئەوی داخلی ناو سیاجەکە ئیویە لە پشت سیاجەکە ئیوی نییە ئەوەیەکی کە لە کێشە هەرە گەورەکانی مەکە ئەو تێگەیشتنە بە شێوەیەکی گشتی ئەو تێگەیشتنە کە خەڵک تەنها زۆر جارن ئەوە کار لەسەر پیسبوونی دەرەوە و ژینگە و شوێنە گشتەکان تێکدانی شوێنە گشتەکان ئەوەیەکی کە لەو کەلتورەنەکە خەڵک تەنها ئەوەی خۆی کە لە ماڵەوەیەکی بێ خۆی دەزانی ئەوەی دەرەوە بێ خۆی نازانێت. باش کاکەلگور لە کۆتایی پرسیارەکانم سەرۆکی حکوومەت هیچ مژدەیەکی پێبوو بۆ هاوڵاتیانی ئیدارەی سەربەخۆی سۆران؟ وڵاوجارە مژدەلەوەی گەورەتر ئەوڕۆکە 4 پرۆژێ استراتیژی لێرەدان هەیە بەتەمای چیت کەن چیتر هەبوو لە ئەوەی جگە لەو پرۆژانە کە شتێکی تایبەت بێتن لە داهات ئەو بایسپاردن بۆ پرۆژەیەکی گرنگ ئەوەی کە باسم کرد جەنابیان زۆر محتەمە بابەتی گەشتیاری یعنی خودی خۆی کار لەسەر ئەو پرۆژەی گەشتیاری دەکات کە ئەوش بەنسبەت ئێمە دەستکەوتێکی گەورەیە کە خودی جەنابی سەرۆکی حکوومەت بیاوێتن سۆران لە ڕووی گەشتیار و باتە قۆناغی شەریک. گوتم دوا پرسیار بەڵام کاکەلگورد لەسەرەوەی خەڵک زۆر ئێستا ئەڵێن کاکەلگورد لە ئیدارەی سۆران بمێنێتەوە ئەگەر 4 ساڵەکەی خۆ تەواو کرد وەکو سەرپەرشتیار ئەبێنیەوە یا ئەو ئەرکە جێ دێن. من هە لە سەرەتاوە داوام کردووە لە ئاخر دیدارش لەگەڵ جەنابی سەرۆکی حکوومەت داوام کرد کە 4 ساڵەکەم تەواو کرد ئەگەر هەندێک کەش درێژ بکاتەوە پێویست بیتن ئاسایە بەڵام پێم باشە ئەو کەلتورە دروست ببیتن شەرتنی یەکێک لە وەها دروست نەکرێتن ینی ئەو تێگەیشتنە نەبیتن ئەگەر هەڵگورت لە ئیدارە سەربەخۆی سۆران نەبێتن ئیدارە سەربەخۆی سۆران بەڕێوە ناچێ ئەوە تێگەیشتنیی هەڵەیە دەبێت کار لەسەر ئەوە بکرێتن ئەوەی من بتوانم بۆ 4 ساڵە لە 4 ساڵ و نیوە چەندە بۆم دانرا توانیم بیکەم ئەوی تر دەبێت لەگەڵ ئیشکردنەکەت خەڵکیکە دروست بکەی لەگەڵ خۆت کە بتوانێت کە لێرانە نەمای بتوانانی ئەو ئیدارەیە بەڕێوە بباتن بۆیە من هیوادارم بتوانم لەو ماوەی کە بۆم دانراوە ئەوەی کە پێم کرایە بیکەم بەڵام بەرنامەی ئەوم نێ زۆر بمێنمەوە. باش
دەستان خۆش بێ بەڵێ بینەرانی زاری کرمانجی ئەوەی بینیتان دیدارێکی تایبەت بوو لەگەڵ بەڕێز هەڵگوڕ شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران بۆ قسەکردن لەسەر سەردانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئیدارەی سەربەخۆی سۆران کە ئەمڕۆ سەردانی ئیدارەی سۆرانی کرد و بەردی بناغی کۆمەڵێک پرۆژەی خزمەتگوزاری دانا تا لە دیدارێکی بە پێتانەگەینەوە کاتێکی شات.